سڵاوتان لێبێت چاوەڕوان محمودم لە شارپرێسەوە هەواڵەکانی ڕۆژتان پێشکەش دەکەم. سەرەتاش ناونیشانەکان. ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆ دەبێتەوە. مەکتەبی سیاسی یەکێتی و سەرۆکی پەرلەمان پیرۆزبایی لە پارتی دەکەن. کۆمپانیایەک شروپی ماوە بەسەرچوو دەرخواردی منداڵان دەدات. بڕیارە سبەینی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆ ببێتەوە. سەرچاوەیەکیش ڕای دەگەیەنێت چەند بڕیارێکی گرنگ دەدرێت. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی لە لێدوانێکی تایبەتدا بە شارپرێز ڕایگەیاند بڕیارە سبەینی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی کۆ ببێتەوە و سەبارەت بە ناوەڕۆکی کۆبوونەوەکە ڕەتی کردەوە هیچ زانیاریەک ئاشکرا بکات. شارپرێز لە زاری سەرچاوەیەکی مەکتەبی سیاسی یەکێتیەوە ئەوەی زانیوە کۆبوونەوەکەی سبەینی ئەنجومەنی سەرکردایەتی لە مەکتەبی سیاسی یەکێتی دەبێت لە شاری سلێمانی و یەکێک لە تەوەرەکانیش جەختکردنەوەی یەکێتی دەبێت کە سەرجەم لایەنەکانی پێکهاتەی حکوومەت پێکەوە هاوبەشی ڕاستەقینە بن لە بەڕێوەبردندا. سەرچاوەکە ئەوەشی ئاشکرا کرد گفتوگۆی ئەنجام و ڕاستپاردەکانی شاندەکەی یەکێتی لە کۆبوونەوەکانی ڕابردوودا بۆ لای بەشێک لە لایەنە سیاسیەکان یەکێکی تر دەبێت لە باسا گەرمەکانی کۆبوونەوەکە. مەکتەبی سیاسیەکێتی نیشتیمانی کوردستان پیرۆزبایی لە پارتی دیموکراتی کوردستان دەکات بە بۆنەی سەرکەوتنی کۆنگرەی چواردەی پارتیەوە. ئەوەش یەکەم پەیامی یەکێتیە بۆ پارتی لە دوای گرژەکانی هەفتەی ڕابردووە. لە پەیامێکدا مەکتەبی سیاسی یەکێتی کە ئەمڕۆ دووشەمە بڵاوکرایەوە باز لەوە کراوە پیرۆزبایی سەرکەوتنی کۆنگرەی چواردەی پارتی و هەڵبژاردننی سەرکردایەتی نوێی پارتی دیموکراتی کوردستانتان لێ دەکەین. لە پەیامەکەی مەکتەبی سیاسی یەکێتی ئەوەش خراوەتە ڕوو هیوادارین ڕاستپاردە و بڕیارەکانی کۆنگرەی پارتی بە قازانجی سەرخستنی ئەزموونی گەلەکەمان و تەبایی و حکومڕانیەکی باشتر و شایانی هاوڵاتیانی کوردستان ببێت. هەر ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانی کوردستان لە پەیامێکدا بۆ سەرۆک و جێگرانی و ئەندامانی کۆمیتەی ناوەندی پارتی ڕایگەیاند بە بۆنەی سەرکەوتنی چواردەیەمین کۆنگرەی پارتی دیموکراتی کوردستان و بەدەستێنانی متمانی ئەندامانی کۆنگرە جوانترین پیرۆزبایی خۆمانتان ئاراستە دەکەین و پیرۆزبایی لە تەواوی ئەندامان و دۆستان و لایەنگرانتان دەکەین. سەرۆکی پێشووی پەرلەمانی کوردستان لە دادگای فیدراڵی عێراق سکاڵای لەسەر پەرلەمانی کوردستان تۆمار کرد. ئەویش بۆ تانەدان لە دەستوری بوونی دەرکردنی یاسای درێژکردنەوەی تەمەنی سێ سەرۆکایەتیەکەی هەرێم ناشەرعی و نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی کارکردنی دەسەڵاتەکانی هەرێم بێ ئەنجامدانی هەڵبژاردننی پاک و بێگرد. دکتۆر یوسف محەممەد لە ڕاگەیەندراوێکدا باسی لەوە کردووە پاش ئەوەی دوێنێ 6/11 لە سایتی وەقایعی کوردستان یاسای بەردەوامبوونی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان عێراق بڵاوکرایەوە. ئەمڕۆ لە دادگای باڵای فیدراڵی داوایەکمان تۆمار کرد بۆ تانەدان لە دەستوری بوونی دەرکردنی ئەو یاسایە و ناشەرعی و نادەستوری بوونی درێژکردنەوەی ماوەی کارکردنی دەسەڵاتەکانی هەرێم بێ ئەنجامدانی هەڵبژاردننی پاک و بێگرد. دەژڵێت پێشتریش چەند جارێک ئاماژەمان بەوە کردووە کە هەڵبژاردن وەک گرێبەستی نێوان دەنگدەر و هەڵبژێردرا و مەرجدارە بەو کاتەی بۆی دیاریکراوە و بەو بەڵێنانی هەڵبژێردرا و داوێتی بە دەنگدەر کە لەو ماوەیەدا کار بکات بۆ بەدیهێنانیان. هەر بۆیە لە دوای تەواوبوونی ماوەی یاسای ئەنجومەن و پۆستە هەڵبژێردراوەکان شەرعیەت لەدەست ئەدەن و درێژکردنەوەیان ناشەرعیە و دژی بنەما جێگرەکانی دیموکراسیە. پزیشکێکی دەرمانساز ئاشکرای کرد سکاڵای لەسەر کۆمپانیایەکی هاوردەکردنی دەرمان تۆمار کردووە بەهۆی ئەوەی ماوەی چەند ساڵێکە شروپی ماوە بەسەرچوو بۆ منداڵان هاوردە دەکات. دکتۆر دڵشاد محەممەد پزیشکی دەرمانساز ئاشکرای دەکات بەهۆی ئەوەی کۆمپانیایەک ماوەی چەند ساڵێکە شروپی ماوە بەسەرچوو بۆ منداڵان هاوردی هەرێمی کوردستان دەکات سکاڵای لەسەر تۆمار کردووە کۆمپانیاکە لە هەولێرە و ناوی میدیسنا. بەپێی وتەکانی ئەو پزیشکەم کۆمپانیایە شروپی سیپرۆهیپتادینی هێناوە کە بۆ زیادکردنی گەشەی منداڵ بەکاردێنرێت. ماوەی بەسەرچوونەکەی ئەم شروبە لە 2013 بۆ 2016 بووە و لەلایەن کۆمپانیاکەوە دەستکاری ستیکەری بەسەرچوونی شروبەکە کراوە بە 2016 بۆ 2019. دکتۆر دڵشاد جەختی لەوەش کردوێتەوە پێشتر ئاماژەی بەم بابەتە کردووە کە ئەم شروبە ماوە بەسەرچووە لە بازاڕەکانی هەرێمی کوردستاندا هەیە و دەرخواردی منداڵان دەدرێت. هەواڵ و زانیاریەکانم پێشکەشکردن هەر شاد بن.